چاودێری سیاسی لە ئستانبولێت گەلمەیە برێز varlı دەماتە باش بە ئێدی پەیوەست ئەنکو گرێدای بەڕولێ تورکیە di nava Sûriyê de taybetî ew guhartinên meydaniyên ku li vêdawiyê çêbûne tu çad bînî. Türkiye pek çok oyun oynamaya çalışıyor. تورکیا هەوڵی ئەوە دەدات کە زیاتر لە یەک یاری بکات زیاتر لە هەڵوێستی جیاوازی بێت لەلایەک پاڵپشتی لە کۆمەڵێک چەکداری جیهادچی پاڵپشتیان لێ دەکات هاوکات لایەکی دیکەوە کاریگەریەکی تەواوی هەیە لەسەر سوپای سووریای ئازاد هەوڵی ئەوە دادکەوە تورکیا وەک خۆی لە هاوکێشەی سووریادا شوێنی خۆی بکاتەوە لەلایەکی دیکەوە لە دژی هێزە کوردیەکان لە سووریا هەوڵی ڕێخستنەوەی یاریەکەیە کەواتە لە 2014 وەرە تورکیە زێدەتری هەمی وڵاتان باوەیەکە بە باندۆر di nava Sûriyê de heye û hêzên bi bandorên dijberiya Sûriyê hemû bi îaza Tirkiye tev digerin neke jî gotî li ser erdê. Kewata ew guhartinê li Helebê gelo. Mebesta van bûyeran çi bûye? Mebesta van pêşhatan çi bûye? Aya wekû wereqayeke zextê li dijî hikûmeta Sûriya dike bikarînan an bi sedema guhartinê li deverê bûye. بەڵێ ئەم پێشهاتانە بێگومان هەر لە خۆرا ڕوویان نەداوە ئەمە هەمویان پەیوەندیان بە پرۆژەی گەورەی ڕۆژهەڵاتی ناوەڕاستەوە هەیە واتە ئەمە پرۆژەیەکی هاوبەشی ئەمریکا و ئیسرائیلە هەوڵی ئەوە دەدرێت کە وازارێکی دیکە ڕۆژهەڵاتی ناوەڕاست ڕێک بخێتەوە دیزاین بکرێتەوە ئەم هەموو ڕووداوانە پەیوەندیان بەوە هەیە لە دەستپێکدا ئیسرائیل حەماسی لەناوبرد دواتر لە لوبنان حیزبوڵای لەناوبرد حەماس و حیزبوڵای لەناوبرد ئێستا هەوڵی ئەوە دەدات ناسەقامژیریەکانی نێو سووریا زیاتر بکات بۆیە پاڵپشتی لە گروپە جیهادیەکان دەکات هاوکات دەیەوێت ئەو هەژمونێکەوە ئێران هەیەی بیشێنێت لە سووریا نێڵێت دواتریش بێگومان تورکیا دەکاتە ئامانج بۆیە سووریا و ئێران ئێستا کە پێکەوە لە یەکتر نزیکن هەوڵی ئەوە دەدرێت کەوە ئەو هێڵەی کە هەیە لە باکووری سووریا ئەو هێڵە دروست بکرێت لەلایەن ئێران و سووریاوە ئەمە ڕێگری لێو دەکرێت واتە دەتوانم لەم قۆناغ لە دوای قۆناغ پرۆژەکە جێبەجێ دەکرێت سەرەتا غەزە بوو دواتر لوبنان بوو ئێستاش سووریایە و li piştî Sûriya de kî radibît? Şimdi Suriye'deki mesele hemen بابەتی سووریا بێگومان شتێک نییەکەوە çok uğraştırıcı. ڕاستەوخۆ چارەسەر بکرێت ئەمە کاتی پێویستە ئەمە زۆر کاتی پێویستە بێگومان دوای سووریاش ئامانجەکە ئێران دەبێت هەوڵی ئەوە دەدرێت بەرگری ئێران بشێندرێت کاریگەریەکانی لەناو ببرێت خۆتان دەزانن ئێران لە ڕێگەی هاوپەیمانێتیەکانیەوە چەندین وڵات هەیە لەو ناوچەیە واتە بە شێوەیەکی گشت دەتوانین بڵین هەوڵی ئەوە دەدرێت هیلالی شیعی تێک بشکێندرێت باشە هیلالی شیعی چیە خۆتان دەزان لە سووریاوە بۆ لوبنان و تاوەکو خوارەوە لایەکی کەشەوە لە بەسرا و یەمەنەوە بەرەو سەرەوەیە ئەمە هیلالی شیعیە بۆیە لە قۆناغی ئایندا وا دیارەکەوە هەوڵی ئەوە دەدرێت ئاراستەکان بۆ یەمەن بن بەرگریەکانی حوسی هاوکات هەوڵی حوسیەکان لە ڕۆژڵاتی ناوڕاستدا بشتێندرێت ئەمەش هەمویان لە پێناوەیەکەوە ئێران بکرێتە ئامانج بۆیە پێش ئێران من پێم وایە یەمەن دەکرێتە ئامانج بۆ ئەوەی ئەو هیلالی شیعیە با بڵین کە هەیە تێک بشکێندرێت بەڵێ کەواتە وەکە توت بژی ئەف هیلالا شیعی هاتە شکاندن گروپên nizîkî Îranê hatine şinavbirin rolê Îranê li deverê hata lawazkirin û qalibdan ew di berjewendiyekê de netîce gelû بێگومان ئەمە لە بەرژەوەندی ئیسرائیل و ئەمریکادایە هاوکات لە بەرژەوەندی وڵاتانی کەنداویشە بۆ نمونە سعودیا هاوکات ئەمەش با بڵین توانین بڵین تورکیاش لە بەرژەوەندی تورکیاش دەبێت کاریگەریەکانی کەمکردنەوەی کاریەکانی ئێران ئەمە لە بەرژەوەندی هەموو وڵاتانەدایە چونکە خۆتان دەزانن ئێران وەک دوژمن وایە بۆ ئەمریکا و ئیسرائیل بۆیە تێکشکاندنی هێزی ئێران دەبێت هۆیەکەوە ئیسرائیل زارشی کە هەناسە بداتەوە بۆ هۆکارەکەی ئەوەیە ئێران هەر لە بنەڕەتدا دان بە ئیسرائیل نانێت هاوکات کێشمەکێشێکی زۆر هەیە لەو ناوچەیە ئێران
لە دژی ئیسرائیل کار دەکات ئەمە بۆ تورکیاش شتێکی گرنگە چونکە تورکیا و ئێرانیش لە ڕووی هەرێمیەوە دەتوانم بڵێم لە ڕکابەتیدان بێگومان ئەم دووڵاتە لە ڕکابەتیدان بۆیە ئەمە سوودی بۆ تورکیاش دەبێ لە ڕاستیدا بەرژەوەندەکانی تورکیا و ئێران لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست زۆر جار بە گژیەک دەچنەوە واتە دەبنە پێچەوانەی یەکتر بۆیە دەتوانم بڵێم کاتێک ئاگرەکان لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست جارێکی دیکە گەشت دەبنەوە ئەمە دەبێتە هۆی ئەوەی کەوا لە پەرژەوەندی ئەو وڵاتانە بێ کە لەو ناوچەیە نیە بێگومان کەواتە تورکیا و ئیران دوو دژبەرێن هەبدوێن تەقلیدینە هەکەران بەسی هەردووک ئاریان بکەین بۆ نمونە لاوازبوونا ڕوو لە ئیرانی گەلو ئەبە بخۆشیت بەرژەوەندیە تورکیەدانینە کەواتە مادام وسایە تورکیە بوو لڤان گوهارتنین کو لە دەڤەرێ هەنە دەترسە سەدەبێ ترسێ چییە؟ Ya şimdi şöyle söyleyelim hani yanlış anlaşılmasın. دەتوانم وە بڵێم بە کەس هەڵە لێمان تێنەگاتێ تورکیا بێگومان دەیەوێت کاریگەری ئێران کەم بێتەوە ئەمە ڕکابەتێکی ناوچەیە و هەرێمیە شەشی ئاساییە سعودیش بە هەمان شێوە دەیەوێت کاریگەرەکانی ئێران کەم بێتەوە یان لە ناو ببرێت بەڵام تورکیا هەرگیز نایەوێ ڕوبەڕووی پێکدادانێک بێ لەگەڵ ئێران یان سعودیە بە هەمان شێوە چونکە ئەمە دەبێتە هۆی ناسەقامگیری لەم ناوچەیە تورکیا خۆتان دەزانن ئەمەی ناوێ بۆ چونکە لە ڕابردووش تورکیا زۆر زار بەهۆی ئەو ناسەقامگیریەوە ڕوبەڕووی کێشە بووەتەوە لە ڕووی سەربازی بێ لە ڕووی کۆمەڵایەتی بێ بۆیە تورکیا ناوێ ڕاست بەرشێوەی ڕاستەوخۆ ڕوبەڕووی ئێران بێتەوە بەڵام بێگومان دەیەوێت لە ڕووی سیاسیەوە کاریگەریەکانی ئێران لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستکەم بێتەوە لە هەموو ئاستێکدا لە هەموو بوارێکدا کە ئێران ناوەندی تەواوی هەموو شیعەکانە ئەوان خۆیان بە ناوەندی ئیسلامیزمش دەبین بێگومان سعودیا و تورکیاش لەگەڵ میسر ئەوانە خۆیان بە جوگرافیای سونی پێناسە دەکەن بۆیە ئەوان هەوڵی ئەو دەنکەوە ببنە بە لێڤەگەڕ لە ناوچەکەدا نەوەک ئەم ڕۆڵەی خۆیان بۆ ئێران بەجێ بێڵن سپاس ئیبراهیم ڤارلچ ئەبدێری سیاسی لە ئیستانبولێ گەلێک سپاس